مامۆستا جان سڵاو لێ بێ تەندروستی چۆنە سەرەتا؟ باشم ئاگام لە خۆمە بێ چونکە ئیتر تەمەن بەرەو پاییزە ڕوا مەحویە فەرمیێڵێ بەهاری عومرەوە گەیە حوزەیران ڕەنگە مەبەستی سەر و 60 ساڵی بێ ڕەنگە مەبەستی هاتنی هاوین بێ اینجا ئینسانە بێ ئاگای لە خۆی بێ لەو تەمەنیا بەڕاستی لە هەموو ڕوویەکە و سوپاسانەکەم. جەمالکان بەرچیمان پێڵێ کە مەحویەوت من بەڕاستی هیچم نییە جگە لە خۆشەویستی بۆ هەمووتان ئەوەی کە لەوێش خوێنمەوە لە ناو شعرەکەی پەیامێک و تعبیری لەو خۆشەویستیە کرد بەڕاستی و من سوپاسی گەرمی برایانی خوشک و برایانی بنکەی ئەدەبی ڕووناکبیری گەلاوێژەکەم کە بەڕاستی من ماوەیەکی زۆر بوو چۆنەڵی دابڕابووم هاتمەوە ناو ئەم کۆڕ و مەجلیسانە سوپاسیانەکەم و لێرەوە ڕێز و حورمەت و خۆشەویستی مەنێرم بۆ هەموو ئەو ئازیز و هاوڕێر و دۆستانی کە بەشداری کاریگەریان هەبوو لە دامەزرانی بنکەی گەلاوێژە لە بەڕێوەبردننی چەندین فیستیڤاڵی ساڵانی گەلاوێژە بەڕاستی گەورەی و سەروەری بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ ئەوان. مامۆستا بەنیازی بەرهەمی نوێی بڵای بکەیتەوە؟ بەڵێ دیوانێکم لە ژێر چاپایە لە ئایندەیەکی نزیکە ڕەنگە لەگەڵ سیدیەکی دەنگا بڵاوی بکەمەوە خوایار بێ ڕەنگە وەکو لەسەر ستێجی ئێعلانم کرد ئەگەر تەمەن و تەندروستی باقی بن یا ڕێخۆشکەر بن کۆڕێکی تایبەت بۆ سالمی شاعیر سازەکەم بە ناونیشانی سالم ئەگەڕێتەوە بۆ شار. بۆ شێوازە ون بووی ماوەیەکی زۆرە هەندێک چۆنەڵی هۆکاری تایبەت بە خۆم هەبوو بەڕاستی بەڵام ئێستا پێش خۆشحاڵم کە دەرکەوتمەوە. پرسیارمەکەم ستایلە گۆڕیوە چیم ستایلە تازە بەشێکە لە ژیان نەوەڵای ئەوە بازێ جار تۆ جلێک لە بەرەکەی ئەمڕۆ سمێنە جلێککە لە بەرەکەی یا ڕیشە هێڵیتەوە ئەوە بەشێکە لە ژیان بەشێکە لە اختیاری ئەوە هیچ نییە.